بەڵام ئێمە هەوڵە دەین زنجیرەیە کۆڕمان هەبێ، زنجیرەیە سیمینارمان هەبێ کە هەموو تەوەرە ژینگەیەکان باس بکەین. ژینگە چییە بەڕێزان؟ ژینگە بریتیە لەو شوێنگەیەی کە ژیانی تایە. ئەو دەوروبەرەی ئێمە ئەکرێ بە دوو بەشەوە. بەشێکیان زیندەگین، مرۆڤەکانن، ئاژەڵەکانن، باڵندەن، ڕووەکن، ئەوەی کە ژیانی تایە. بەشەکەی تریش نازیندەگیە، بریتیە لە هەوا، خاک، ئاو، تیشکی خۆر، پلەی گەرمی، پلەی شێ. جا نێوان ئەم دوو بەشە هەزارەها پەیوەندی هەیە. لە نێوان بەشە زیندەگیەکە ملیۆنەها پەیوەندی هەیە. یەکێ لەو پەیوەندیە سەرەکیانە گواستنەوەی وزەیە. وزە لە خۆرەوە دێت، خەز نەبێ لە ناو خۆراکە، ئەم بوونەوەرانە ئەیخۆن، وزەکە نەقڵە بێ بۆ بوونەوەرەکە. ئەم پەیوەندیانە تێک چوون بەهۆی تەکنەلۆجیاوە، بەهۆی نەفامیەوە، بەهۆی زۆر شتەوە. ئێمە یەکێ لەو زاراوانی کە بەدڵم نییە، زۆر زانستین یەکاڵەی ژینگەی کوردستان. ژینگە زۆر گەورەترە لە کوردستان. ئەگەر لێرە بڵین ئەو شوێنە ژینگەیەکی کوردستانە، بەڵێ خاکەکە هی خۆمانە، ئەو ڕووەکانە و ئەو گوڵانەش هەمووی ڕەسەنن، هەزارەها ساڵە لەم خاکە ئەژین، کوردین، نیشتیمانین. بەڵام ئایا هەواکەمان نیشتیمانیە کە بەشێکی سەرەکی پێک هاتی ژینگەیە؟ ئەو هەوایی کە هەڵیەم ژین، دوای سەعاتێکی تر ئەو سنوورانە ئەبڕێ ئەڕواتە وڵاتە دراوسیەکان. ئەو هەوایی کە ئێستا لە وڵاتە دراوسیەکانە سەعاتێکی تر دێتە خاکی تۆ، تیشکی خۆرەکە هی تۆ نییە. ئەتوانی ئاو کۆکەیتەوە بەنداوێک دروستکەی، بەڵام کە دەبێتە هەڵم و دەبێتە هەور و دەبارێ، مڵکی تۆیە، عاید بە نیشتیمانێکی دیاری کراوە نەخێر. ئاویش پێکاتێکی سەرەکی ژینگەیە. مەبەستمان ئەوەیە کە هەموو ژینگەیەکی نیشتیمانی بەشێکە لە ژینگەیەکی گەورەتر کە هەسارەکەمانە. بۆ یەکێ لە کۆنفرانسە گەورەکانی ژینگە کە کرا، we have one home, keep it clean. ئێمە یەک ماڵمان هەیە، بە هەموو بیپارێزین بە پاک و خاوێنی. کێشە سەرەکیەکان زۆرن، بەڵام ئەمانە هەرە سەرەکیەکانن: پیسبوون و بەگەرمبوونی هەوا. تەوەرەیەکی تر قەیرانی ئاو و پیسبوونی. ئێمە ئەم دوانە هەوڵە دەین لەم محازەرەیە، لەم سیمینارە ئەو دوانە تیشکێکیان بخەینە سەر. ئەوانەی تر داینین بۆ عمر باقی بێ بۆ کاتی تر، کەمبوونەوە و قڕبوونی جۆرەکان. ئەو مەخلوقاتانە لە عالەمی فلۆرا، لە عالەمی فاونا، ئەوانە بەرەو کەمی ئەڕۆن و هەندێکیان نەمان. هەژاری و ئاسایشی خۆراک لەگەڵ خراپ بەکارهێنانی زەوی. پیسبوون و بەگەرمبوونی هەوا بەڕێزان نیوەی ئەگەڕێتەوە بۆ دووکەڵی سووتاندنی بەنزین و گاز و غاز، کە ئەمە پرۆسەیەکە جیهانیە. لە هەموو جیهانە سەیارە هەیە، لە هەموو جیهانە فڕۆکە ئەڕواتویەت، کەشتی ئەڕواتویەت، مەکینە، دروستبوونی کارەبا، دیزڵ ئەسووتێ، خەڵوزی بەردین ئەسووتێنرێ لە پێناوی بەدیهێنانی وزەی کارەبا. یەکێک لەو پیسبوونانە، پیسبوونە بە تەنە هەڵواسراوەکان. تەنە هەڵواسراوەکان، particulate matter. جۆرێکی تر لەو پیسبوونانە بە گازە ژەهراویەکانە، و گازی ترمانێ پێوترێت گازە گەرمکەرەکان.
ئەوە دەبنە هۆی بە گەرمبوونی بەرگە هەوا. لە 100 ساڵی پێشووە زیاد لە نیو پلەی سەدی پلەی هەوا گەرم بووە. پلەی هەوا بە تێگڕا کاڵین بەرگە هەوا مەبەستمان ئەو بایۆسفیرێ یەکەم 8 کیلۆمەتر لە ئاستی دەریاکانەوە ژیان لەویا هەیە. باڵندەیەک نییە لە 8 کیلۆمەتر زیاتر بڕوات. ئەوە ژیان لەویانایە 14 پلەی سەدیە بە معدل. نیو دەرەجە و هەندێک دێراساتی ژەڵێ 0.6 لەم 100 ساڵە زیای کردووە. ئەم هەموو گۆڕانکاری لە کەش و هەوا دەیبینی و لافا و لە هەندێک شوێن و هەندێک شوێنی تر بێبارانیە هەموو دەڕێتەوە بۆ ئەو نیو دەرەجەیە. ئەجاوەرە خوا نەخواسە لەوە زیاتر ببێ. ئەگەر بگاتە 4 پلەی سەدی ژیان نامێنێ. 4 پلەی سەدی تر ئەگەر گەرم بێ لەوانەیە لای تۆ بڵی 4 دەرەجە هیچ نییە. 4 دەرەجە حرەکەتی دەریاکان ئەوەستێ. دەریاکان بە ڕێزان وا مەڵێ بڵێ کوردستان لەسەر دەریا نییە و بۆچی ئەوەنگە باسی دەریاکەین. دەریاکان و ڕادێتەری مەکینەیەک وایە ئەگەر ئەو خولی ئاوە بوەستێ ئەو مەکینەیە سووتێ. ژیانیش ئەبێتە 0 لە زەویە ئەگەر حرەکەتی دەریاکان بوەستێ. دۆزراوەتەوە تا ئێستا 187 کەرەستەی پیسکەر لە هەوا هەیە. 187 مادەی کیمیاوی لە هەوای مە هەڵێمژین کە دەستکردەی بەشەرە. یەکێک لەو ئەسبابە سەرەکیانە سەیارەیە، فڕۆکەیە، کەشتیە، گڕکانەکانە، کارگەکانە، پاڵەوتەی نەوتە. لەگەڵ وتمان ئەو ویزگانەی مەحەطاتی دروستکردنی کارەبا. شەو و ڕۆژەمانە ئیژەکەن و یەک و دوانی ژنین بە هەزارەها. بۆ نمونەیەکی لەو پیسکەرانە پێی ئەوترێت دوان ئۆکسیدی گۆگرد SO2. مقارنەیەکەین لە بینی سیارێکی بچکۆلەی هاکەزایی ئەتیادی 4 سلندەر کە ئەو سیارەیە 101 گرام لە ساڵێکە 101 گرام دوان ئۆکسیدی گۆگرد ئەکاتە بەرگە هەواوە. دەرهاویشتەکەی 101 گرام. با بەراوردیکەین لەگەڵ کەشتیەکە بار هەڵگر عیملاقەکان. ئەبینی ئەو 5200 تەن فڕێ ئەدا یەک کەشتی. ئەو 5200 تەنەشی 365 ڕۆژەکە نییە، هی 280 ڕۆژەوانەی تر ڕۆژانی ئیسراحەت. هەر مەجای مقارنە نییە بینی 5200 تەن لەگەڵ 101 گرام لە دوان ئۆکسیدی گۆگرد. کەواتە لێرە تەماشاکەن دەرهاویشتەی گۆگرد لە 16 کەشتی 16 دانە بەس 16 دانە یەکسانە بە هەموو دەرهاویشتەی هەموو سەیارەکانی جیهان. ئایا جاران بیرتان کردوتەوە کە کەشتیەکان ئەوەندە زەرەرەدەن؟ بەڵام لە هەمان کاتیشە ئەو دیزڵە ڕەشە پیسەی کەم قەدەغە کراوە بکرێتە لۆریەوە بکرێتە سیارەی دیزڵەوە بەکار بێ بۆ مۆلیدەکان بۆ کەشتیەکان مەسموحە لەبەر ئەوەی کەس عەزێتی نابێت لە ناو بەحرا ڕۆ هەرزانە. ئەگەر مەرجیان بۆ دابنی بەڕێزان مەرجیان بۆ دابنی بڵێ ئەبێ ئێوە دیزڵی پاک بەکاربێنن هەموو کەلوپەلی دنیا سێقات و چوەقەت زیاکە نرخەکانی زیاکە. چونکە تا ئەمڕۆ گواستنەوە بە بەحرە هەرزانترین شێوەیە بۆ نەقڵ. ئەگەر بور و ژێنرێ بڵێ بڕۆ دیزڵی پاک بەکاربێنە ئەوە ئەی خاتە سەر حسابی ئەو کاڵای کە باری کردووە. فڕۆکە دەوری
پیسکەری هەیە 2 لە سای فیسبوونی هەوا ئەگەڕێتەوە بۆ فڕۆکەکان و ئێستا بەرەو 3 لە سا ئەڕوە چونکە ژمارەیان زۆرە. یعنی شتێکتان بۆ ژێڕمەوە وڵاتێکی وەکو سین لە 20 ساڵی تر طبعا زانایان هەیە بیرەکەنەوە نەک بۆ سبەینە و دووسبەی بۆ 10 ساڵی تر 20 تر 25 تر 20 ساڵێکی تر 104 ملیۆن سینی لە سینەوە یەنە دەرێ بۆ سیاحەت لە ساڵێکە دەوڵەمەنە بن بۆ گەشت و گوزار بۆ نەخۆشی و کرێکاری و ئیشکردن ئەوانە گیان بۆ ڕەفاهیەت دەوەرە 104 ملیۆن کەس بەچی نەقڵەکەی لە 365 ڕۆژە ئەبێ ڕۆژی چەند فڕۆکەت هەبێت بۆیە 15 و 20 تەیارەی ئێربەس ئەکڕێ سین هەوڵەدا بۆیە لەو ڕۆژە فڕۆکەی خۆی بەکاربێنێ هاوڵاتیەکانی خۆی پارەکان نەچێتە دەرێ بۆ فڕۆکەی وڵاتانی تر. هەندێ موقع هەیە لە ئینتەرنێت ئەگەر تەماشایکەی یعنی عاجباتی لێیە مەسووک و مەتارێکی سان فرانسیسکۆ مەسەلا یعنی کولی دەقیقەیە تەیارێ هەڵەسێ لەو مەدرەجایەک بە دوای یەکا وەستاون و ئەمە ڕاو ئەوە ڕوا ئەوە نیشێتەوە و جاوەرە لە ئاسمانە چۆن ناکێشن بە یەکە ئەوەنگە جەنجاڵە ئەوە ساڵ بە ساڵ 3 لە سازیاکە ژمارەیە ئەمە هەمووشی دووکەڵەکەن دووکەڵەکە هەر دوانۆکسیدی کاربۆن نییە دووکەڵی ژەهراوی ئەکەن کەرەسەی زیان بەخش ئەچێتە بەرگە هەواوە. یەکەم وڵات لە پیسکردنی ژینگەدا پیسکردنی هەوا سینە دووەم ئەمریکایە ئەم دوانە کۆکەیتەوە نیوەی دەرهاویشتەی گازی دوانۆکسیدی کاربۆنە لە هەموو جیهانە ئەمە بۆ یەکێک ئەگەر بێ بەحثێ شتێ بکە ئەتوانێت سوود لەم دایەگرامانە وەرگێ ساڵی 2004 ئەمە لە ئەمریکا کراوە کەرتی هاتوچۆ لێرانە کەرتی هاتوچۆ چەنی بەرگە هەوا پیس کردووە کەشتیەکان چەند فڕۆکەکان چەند بار هەڵگەرەکان چەند ئەوە تەفاسیل وردەکارێکی جوانە زۆر. هەر دیسان لە ئەمریکا ئیحسائیات کراوە 36.4 لە 100 سەیارە 36.4 هەر سایقەکە لێخۆڕێ کەسی تریتیانە یەک کەسی تایە کە 100 سەیارەی سەر جادە ئەژمێرن 36 و کسووری هەر یەک نەفەرە سایقەکەیە 28 لە 100 و کسوور ئەوە دوو نەفەرن لە 3 نەفەر و بەرەو ژوور تقریبا 34 سەیارێ شانی باسە کە 96 لە سای ئەو بنزینە وزەکەی سەرفە بێ بۆ جوڵانەوەی سەیارەکە ئەگەر ئەو مرۆڤەش 85 کیلۆ بێ 4 لە سای بنزینەکە بۆ گواستنەوەی ئەو کەسەیە کەواتە ئێمە پارە سەر بەکەین بنزینە سووتێنین بۆ گواستنەوەی سەیارەکانمان نەک خۆمان بۆیە هەموو ئێستا تەوەجوهەکان ئەو نەوعەیە کە سەیارە حەجم و وەزنی بچووکتر ببێ و هەندێک نەمەڵی ژیانمان ئەگەر نەگۆڕین ناتوانین هەنگاو بنین بۆ دوار ڕۆژ لە هەموو یابانە وا بزانم مۆزەفێک نییە بە سەیارەی خۆی بڕا بۆ دەوام ئێمە ناتوانین وەها بە خەڵک بڵین بەڵام تۆرە ترامی کارەبایی وەکو بەدیلێک ئامادەکە کە بە 250 دینار بە 500 دینار بتگەێنێ بە 3-4 دقیقە ئەو ساکە هەموو کەسێ سیارە خۆی بەکار نایێنێ سعری سیارەش دابەزێ هەواش پاگە بێتەوە
تەنە هەڵواسراوەکان بەڕێزان بە چاو نابینرێن لە 100 مایکرۆن بچووکترن، هەندێکی ڕقن، هەندێکی شلن، تەپوتۆز ئەگرێتەوە، سووتوو ئەگرێتەوە، مەوادی کیمیاوی ئەگرێتەوە کە بە شێوەی ڕقن یان درۆپلێتن. ئەمە قەبارەکەیان جیاوازە لە کەرەستەیەکەوە بۆ کەرەستەیەک و لە هەمان کاتیشە زیانیان جیاوازە، هەتا ورتر بێ زەرەری زیاترە. تەنە هەڵواسراوەکان وتمان لە 100 مایکرۆن و بەرەو ژوورە. ئەمەی کە 2.5 و کەمتر ئەوە لە سیەکانی شا تێپەڕە بێ، ئەچێتە شوێنە هەرە وردەکانەوە، مولولە هەرە بچکۆلەکان لەویا گیرە خواتەوە کە پێوتێت تەلەیوفی سیەکان، بەنابەخوا نەوعێکە لە سەرەتان. ئەمە لە بەرگە هەوالن ئەو سووتانی ئەو کەرەستانە ئەوە دروست دەکات، بە تایبەت ئەگەر پلاستیکی بێ، تایە سووتانن، پلاستیک سووتانن، ئەوە جەریمەتێکی گەورەیە. ئاوەتەخوازین ڕۆژە ڕۆژان دادگای ژینگە هەبێ، بزانن ئەوە چەند جەریمەتێکی گەورەیە. لە عەمان برادەرێک لە ژینگە ئیژەکە وتی من سەرکەوتوم، وتم دەلیلت چییە؟ وتی دەورەمان کردەوە بۆ حاکمەکان، سوودی ڕوەکم بۆ باسکردن. حاکمی هەرە گەورەی شاری عەمان قەڵەمەکەی دەرهێنا شکانی. تی لەمە دووە خۆمەزانم چیەکەم، تا ئیسا 5 دیناری ئوردونی غەرامەم دانا بۆی دارە بڕێتەوە، شەر بێ بیکەم بە 5,000 دینار. ئەم سەقافەتە پێویستە بڕاتە هەموو ماڵێک، بڕاتە هەموو ئاستێک، بە تایبەت ئەوانەی بڕیار بەدەستن. ئەنجا ئەم تەنە هەڵواسراوانە لە هەموو بوارێکە، لە هەموو کەرتێکە، کارگەکان، سەیارەکان، هەرچی پرۆسەی دروستکردنی دووکەڵە تەنە هەڵواسراوەکانی تیا. جگە لەوەش بەڕێزان وتمان هەتا ورتر بێ زەرەری زیاترە. ئەوە ئەو سیانەیە کە لە ژینگەیەکی وەها ژیاوە ئەو کەسە بۆ ماوەیەکی زۆر لەو هەوایی هەڵمژێ. ئیترەوە کوشتنی زەلامەکە، چۆن ئەوە جەریمە نییە. ئەسبەستۆس بەڕێزان دەمێکە لە هەشتاکانەوە منع کراوە. ئەوە لێرە ڕسمەکەیەتی لەوسەر، نازانمەوە گەنجن بیرتانیە یانە، بەکارها بۆ سەقفی بەعزێ کولانە، بۆ بەعزێ ژوور کە ئەشکێ خۆڵێکی تەپوتۆزێکی لێبەرزە بێتەوە. ئەوە هەمووی 2.5 2.5 و کەمترە، یعنی خراپترین جۆرە، خراپترین جۆری تەنە هەڵواسراوەکانە. و ئێمە کە لە بەغا بووین دیسان تەشریعێکمان دەرهێنا بە موافقەتی ڕیاسی وزەرا کە لە عێراقا دروستکردنی و بەکارهێنانی و بازرگانی پێوەی هەمووی قەدەغە بکرێت. ئێستاش لە بەعزێ شوێنە هەیە بەداخەوە. هەندێک کرێکار ئەوانە نازانی یە درێل بەکارهێنێ لە بەعزێ دیوارە، لە بەعزێ دیکۆرە کە ئەسبەستۆسە، و ئەو کەمامەشی ئەگەر هەبێ بەناو کەمامەکە ئەڕوا، چونکە لە 2.5 و کەمترە. هەندێ شوێن لە بۆمبای لە هندستان خانوەکان ئێستاش سەقفەکانی ئەوەیە. معدل ئەو میلەتە نەکبەتە ئەوە هەڵەمژێ لەبەر فەقیری تەبعاً. شاری لۆس ئەنجلس ئاوها بوو بە تەپوتۆز و تەنە هەڵواسراوەکان، یاسایان دەرکرد و تەطبیقی یاساکەیان کرد. پاش ساڵێک ئاوهای لێهات، هەوایەکی پاک و خاوێن. ئەمڕۆ ئەوە پێوەرە بەڕێزان، ئەمڕۆ ئەوە پێوەرە، پێوەری پاکی هەوای شارەکان. گەڕام
لە ئینتەرنێتە دیراسەتی 70 و کسور وڵات کراوە لە پاکی هەواکانیان وڵاتی عێراق یەکتیان نییە ئەنجا دەرەجاتیان داناوە بۆ پێشکەوتنی ئەو وڵاتە بۆتە پێوەرێکی شارستانی جاران تەنها یەک پێوەەر بووە و یان و معدل دەخل الفەرد کەسێک داهاتەکەی لە ساڵێکە چەند واریداتیەتە گیرفانیەوە تا زۆر بێتر ئایان و ئەو کۆمەلگای پێشکەوتووە نەخێر سە کۆمەڵێک زنجیرەیەک پێوەەر هەیە مناڵ تا 5 ساڵی لە وڵاتە چەنی ئەمرن نابێت لە 15 لە 10,000 تەجاوزکە ئایا ئێمە واین هەواکەی ئەبێ وابێ ئاوەکەی بێ وابێ فلان شتێ بێ وابێ لەو جۆرانەی تر لە پیسبوونە بە ترشە باران زۆر لەم گازانە بەڕێزان کە تێکەڵی تەم و مژە بن جۆرە ترشەڵۆکێک دروستە بێ ئەو ترشەڵۆکیە لە وەرزی زستان و بەهارە بڵین کە تەم و مژە بێ ئەوە زیانی زیاترە و کە ئەنیشێ لەسەر ڕووەکەکان جۆرە سووتانیەک ڕووی تێەکە وەکو دارستانانەی بینی ئەوە لە بینی کەنەدا و ئەمریکا ئەوە ناو ئەمریکایە بە ئیسباتەوە بە بەحتەوە تەقدیمی حکوومەتی کەنەدی کرا 3 ملیار و کسور دۆلار تعویزیان وەرگرت کاکە هەوای وڵاتی تۆ پیسە یەد عەزێتی ڕووەکەکان و دارستانەکانی منایە تعویزی لێ وەرگرت ئەوە کە ئەبارێ عەزێتی دیوارەیە عەزێتی کەلەپورەیە عەزێتی سنگی مرۆڤەکانەدا سنگی ئاژەڵەکانەدا ڕووەکەکان عەزێتەدا و جۆرێکی ترمان هەیە گازی ئۆزۆن گازی ئۆزۆن جیایە لەگەڵ ئۆزۆنەی کە لە ئاسمانە هەیە ئەمە لە نەتیجەی گەرمێکی زۆر و هەندێک مڕەکەبات کە لە سووتانی بنزینەوە دێت لەگەڵ NOx تێکەڵە بن بە دەرەجەی حرارەی بەرز خەڵکەکە هەڵێمژێ ئەبورێتەوە ئەمە لە بەریتانیا لە هاوینە خەڵکە برایە خەستەخانە وایە نەزانی خۆر لێی داوە ضەربەت شەمس ئینعاشیان بۆ کردومە دوایی دەرکەوە ئەم خەڵکە وەهانییە بۆچی هەموویان لە شوێنە قەرەباڵغەکانەوە دێن ئەو خۆرە لە دەرەوە نییە ئەی فەلاح بەرامبەر هەتاو بۆ وای لێ نایە دوایی دەرکەومە گازی هەڵمەژیوە لەبەر ئەوە جەریمەتە مناڵێک لە شوێنی قەرەباڵغیە کە سیارەکان خاصەتەن لای ترافیک لایتەوە بۆ ماوەی زۆر بە هاوینە لەوێ بنێشتە فرۆشێ یا شتێک دەفرۆشێ ئەوە گوناحە نابێ بێڵی لەوێ بێ هەروەها پۆلیسی هاتوچۆ ئەبێ حیمایە بکرێن لەو شوێنە قەرەباڵغانە بۆ لەشیان بۆ سیحەتیان ئەو ئۆزۆنە بۆ هەڵمەژن جگە لە فکرێکمان وەرگرت لەسەر پیسبوون اینجا بینە سەر بەگەرمبوونی بەرگەهەوە شوێنی وا هەیە زۆر گەرم بەڵێن لە باپیرەکانیشمان بیستووە گەرمای وا نەبووە شوێنی واش هەیە سەرما و سۆڵەیە دیسان بڵین گۆڕانکارێکی کەش و هەوای بڵین کە نەبیسراوە شوێنە بە سەڵۆکەکان زۆری بەرەو توانەوە ئەڕوا خاصەتەن ئەوانەی باکوور و جگە لە تۆفان و ڕەشەباو و گەردەلوول شوێنی وا هەیە تر بارانەکە ژیانیان لێ تێگەدا شوێنی واشەیە زەراعاتیان نامێنێ شوێنی واکو لەندەن ئەو ساڵەکە بارانێکی وا لێیە بە هەموو تەختیتاتی ئەوانە و حسابی ئەوانەیان نەکردبوو کە ئەو زەرەر و زیانیان پێ بگەن ئەمە عەزمکردن هەمووی لە ئەنجامی بەرزبوونەوەی نیو پلەی سەدی
خۆکارەکان بەڕێزان ئەگەڕێتەوە بۆ زیادبوونی گازە گەرمکەرەکان. گازە گەرمکەرەکان CO2 ڕقەمیەک لەگەڵ گازی میثان. گازی میثان لە کێڵگەی بەخێوکردنی ئاژەڵ و باڵندەوە دێت. ئەو گازەی کە لە دوور لە ڕووتان لە پیسایی ئاژەڵەکانەوە بەرزە بێتەوە، ئەوە ئەبێتە هۆی قەتیسبوونی گەرمی ئەو تیشکی خۆرە کە دێت. ئەم گەردیلانە هەڵێمژن، ئەو بەرگە هەوای وردە وردە گەرمە بێ بەهۆی ئەم گازانەوە. جگە لەوەش ئەم مەوادە سپرەیانە کە بیوتانی تایە بڵین، ئەو هەرچی مادەیەکی سپرەی هەیە، بۆن خۆشکەر بێ یاخود مێر و قڕکەر بێ یاخود بۆ یاغ بێ هەر شتێ بێ، ئەو بەشێکی حتا ئەسیتۆن بەڕێزان، ئەسیتۆن کە ئافرەت بەکارێنێ بۆ لابردنی بۆیەی نینۆکی، ئەڵێ بۆیەکە نەما. لە عیلما شت نییە بڵێ نەما، نەخێر گوێزرایەوە لە دۆخێکەوە بۆ دۆخێکی تر. ئەو مادەڕەقە بوو بە هەڵم لەبەرەوەی چڕێکەشی کەمە بەرزە بێتەوە. بە هەزارەها تۆن ئەسیتۆن بەکارێ لە عالەمە. ئەم هەموو سپرەیانە کە مختصەرن پێوترێ کلۆرۆفلۆرۆکاربۆنز، ئەمە بەرز بووە لە طەبەقەی ئۆزۆن کە لە بینی 15 تا 25 کیلۆمەتر خوای تەعالا توێژێکی لە گازێکی تایبەت دروست کردووە. 3 گەردیلەی ئۆکسجینە پێڵێن گازی ئۆزۆن. ئەو تیشکە کوشندەی کە لە خۆرەوە دێت ناڵە بێتە ژوورێ، عەکسێ کاتەوە. ئەمەی کە بەشەر دروستی کرد، ئەم هەموو گازانە سەرکەو ئەوانەی شکاند لە هەندێک شوێن شکێنرا لە حەفتاکانە هەستیان پێکرد، دەلاقەیەکی 5 کیلۆمەتری دروست بووە. 5 کیلۆمەتر لەو بەرزاییە نیوەی کشوەری ئەمریکای لاتینی داپۆشی بوو. ئیتر مەڕی کوێر پێیا ئەبوو، نەباتاتی جوان خەڵکدایانە لە سەربان و لە تارمەکانە بینی وشکە بوو. ئەمە هەمووی ئەشعەی فەوق البەنەفسەجی ئەگەیشتە ئەو خەڵکە، گەیشتە پێست سەرەتانی پێست زیای کرد، هەتا ئەمە ئیتر وردە وردە منع کرا. بەڵام لای ئێمە وابزانم ئێستاش گەر داوای دروستکردنی بۆن خۆشکەریە بکەیت ئەمانە موافقە دەدەنێ. ئیتر ئاسمان تێگەیا تێگنایە گرنگ نییە. لە ناوبردنی دارستانەکان ئەویش یەکێکە لەو هۆکارانەی کە بەرگە هەوا گەرمە بێ، چونکەوانە فێنکەرەوەن بەجارێ سەدان هەزاران دۆنم ئەبڕێتەوە و ئەکرێتە شوێنی سەکەنی لە عالەمە. ئەوە سیاسەتێکی زۆر هەڵەیە، ئەوەش یەکێکە لەو ئەسبابانە. لە جەزیرەی هاوای چیایەک هەیە، لەو چیایە ماونەلاو مەرسەدێک دانراوە، شوێنێکی زۆر پاکە بۆ پەیوەندنی دوانۆکسیدی کاربۆن. دەمێکە دەستیان پێکردووە، ڕۆژانە وەریەگرێ، ڕۆژانە، هەتا یعنی بچیتە سەر ئینتەرنێت بڵێ دوێنێ چەند بوو پێتەڵێ. ئەوە لەو وەختەوە کە حسابەکە ساڵانە ڕێژەی دوانۆکسیدی کاربۆن لەبەرگەوە بەرەو زیابوونە ڕۆ. شتی تریش بەرەو زیابوونە ڕۆ، بەڵام ئیسپات بووە کە دوانۆکسیدی کاربۆن زۆر لەو تیشکی خۆرە هەڵەمژێ، سەبەبێکی سەرەکیە بۆ گەرمبوونی بەرگەهەوە. ئەمەش قیرائەتەکانیەتی مەسەلا لە 1960 لە حدودی چەنە بووە 315 بەش لە ملیۆنە، پارت پێر ملیۆن. ئێستا گەیشتۆتە چەند؟ 385 بەش. کولی بەشێک ئەکاتە ئەوەنگە ملیۆن تەن، ئەوەنگە ملیۆن تەن کە لە دووکەڵا بەرزە بێتەوە. دوای تۆ حسابەکەی لەو شوێنە پاکە و حسابەکەی ئەوێش پیس بووە.
لە ساڵی 1950ەوە 329,000 ملیۆن تەن لە دوانۆکسیدی کاربۆن چۆتە ناو بەرگە هەواوە. ئیتر هەتاکەی تەحمولەکە، هەتاکەی ئەم پیسکردن و وێرانکردنە بەردەوامە بێ، کەی بەشەریەت ئەگاتە حەدێک کە ئیتر ژینگە پیس نەکا. ئەگەر ئەو مەنظومەیە، ئەگەر ئەو سیستەمی ئەو هەوا پاکە ئەگەر تێکچوو، هەوا لە کوێ بێنین، لە کوێ هەیە بیکڕین. لە مەحەطاتی دروستکردنی کارەباوە بڵین 21.3 لە سا هۆکارە بۆ دوانۆکسیدی کاربۆن. ترانسپۆرتیشن فیوڵ، بنزینی سەیارە و لۆری 14 لە سایە، پیسبوونی هەوا 14 لە سای گەڕێتەوە بۆ سەیارە، بەڵام مەحەطاتی دروستکردنی کارەبا زۆر زیاترە. و کاروباری کشت و کاڵی 12.5 ئەگەڕێتەوە بۆ ئەو کودە کیمیاویە کە دروستەکرێ کە بەکاردێت، هەندێکی دەبێتەوە هەڵم، و هەند سەبەبە ڕئیسەکەشی ئەو ئالیاتانەیە کە بەکاردێت وەکو تراکتۆر و کۆمباین و ئەم بابەتانە. ئەو بڕە ئۆکسیجینەی کە یەک درەختی گەورە دەری ئەکا، بەشی 10 کەس بۆ ساڵێک، یعنی 10 کەس لە ساڵێکە هەوایان چەند پێویستە، درەختێکی گەورە ئەو ئۆکسیجینیاتی لە وەرزێکە، تەنها لە یەک وەرزە. جا بزانە درەخت چەند قیمەتی هەیە. بۆی هەندێک وڵات ئەگەر درەختەکان گەیشتە ژمارەی نازەم 10 یا 15 موافقەی پەرلەمانی هەیە. بڕینەوەی سەلاحیاتی خەڵک نییە، با مڵکی خۆشە بێ، تەوێت لە ناو مڵکی خۆتە بینایە بکەی بێ موافقاتی بۆ وەرگری. ئۆکسیجینە کە معمەلێکی ئۆکسیجینە بە خۆڕایی ئیژەکە، تۆی ئەی بڕیتەوە، بەڵامە چێ دوکانێ دروست دەکەن. مەسائلی ژاوەژا و پیسبوونی هەوا بە دەنگەدەنگ، ئەوە مۆزوعێکی زۆر سەربەخۆیە، ئیشەڵا ئەگەر لە فرسەتێکا باسی بکەین. مەسەلەی مەلاریا بەڕێزان کە ئەڵێن 9 دەرەجە، ئەو مەلاریایە مێشولەیەکە، هەڵگری ئەو میکرۆبەیە، ئەڕوا لە مەسافەی 50 کیلۆمەترێکە، ئەگاتە حەدێک لێوتر زۆر گەرمە ناتوانێ بژی، ئەگاتە ئەملا ئیتر سەرمان ناتوانێ بڕوە بە هەموو پشتێنی کوورەی ئەرزە. بەڵام کە 0.5 گەرماکە زیاکە، ئەو مەجالە بێتە بڵین 75 کیلۆمەتر، یعنی 25 کیلۆمەتر زیای کرد بۆ چالاکی ئەو مێشولەیە. 25 کیلۆمەتر حساب کە بە هەموو پشتێنی زەویە چەند هەزار شارە گرێتەوە، چەند ملیۆن کەسە گرێتەوە. لەبەر ئەوە ئەو نیوپلەیە کە باسیەکەین کارەساتە بەڕاستی. پیسبوونێکمان هەیە، پیسبوونی ناو ماڵە، و محاضرەیەکمان هەبوو تەنها لەسەر ئەم مەوزوعە. زۆرینەی ئەو کەلوپەلانەی کە لە ناو ماڵە هەیە، هەمووی کەرەسەی ژەهراوی بڵین لێیەتە دەرێ، چەرمە، نایلۆنە، کۆمبارە، وەڵڵاهی هەمووی موادی مسەرطینە. ئێمە دێین بۆ مناڵی ساوا، بۆ باخچەی ساوا، یەکسەر لە شەریکەکەەوە ئەیکڕین ڕایەخین و مناڵانە خینە سەری. ئێمەی گەورە هیچ نەبێ مەترێ دوورین لێوەی، مەترونیوێ 2 مەتر دوورین لێوەی، ئەو مناڵە گاگۆڵچیەکە لە سەری، پاڵەکەوێ لە سێ ڕێک لەو سەمغە هەڵەمژێ. من دیعایە ناکەم بۆ یەکێتی ئەوروپا، بەڵام یەکێتی ئەوروپا ستاندەردی کێ بۆ دروستکردنی ئەو موکێتانە کە هەمووی ژینگەین. بەڵام تۆ وەکو حکوومەت نابێ بێڵی لە سەرچاوەی ترەوە بێت کە پەیڕەوی ستاندەردی ژینگەی ناکات.
ئەی بۆچی سەرەتان لە وڵاتی ئێمە زۆرە؟ ئەوە یەکێکە لەو ئەسبابانە. بینە سەر ئەو کەرەسانەی کە بریسکە ئەدەن، مولەمعی مەعادنە، بڵین مولەمعی دار و تەختەیە، ئەمانەی دەبنە هەڵم، volatile organic compounds، ئەمانە لە کرێمەکەوە کە لێ دەیت یەکسەر دوای ماوەیەک ئەبینی ئەبێتە هەڵم، هەست بە بۆنەکەیەکی. ئەوانەی لە شوقا ئەژین، شوقەکان قەپاتن، دووسێ ڕۆژ بەجێ بێڵە وەرەوە دەرگاکە بکەرەوە بزانە چ بۆنیەکەیە، بۆنی فەرشەکەیە، بۆنی ئەساسەکەیە، دۆڵابە، کەنتۆرە، ئەو مەوادە مولەمیعانەیە. ئەمە هەمووی کەرەسەی کیمیاوین، هەمووی زیان بەخشن. کەواتە ژینگەی ناوماڵ ئەویش مەسەلەیەکی سربەخۆیە، پیسبوونی هەواکەی پیسبوونێکی ترە، جیاوازە لەگەڵ پیسبوونی دەرەوە. دووکەڵی ناوماڵ ئەویش سەبەبیەکە، ئەوە شمولی فەقیر و هەژارەکانەکە. 4 ملیۆن و نیو 4 ملیۆن و 500 هەزار ئافرەت و 600 هەزار مناڵ زەریبەی ئەوە ئەدەن ساڵانە کە دووکەڵی چێش لێنان و دووکەڵی خۆگەرمکردنەوە تەئسیریان تێەکە. ئەگەر عیلمێک هەبێت بایەخ بدا بە سروشت، ئەوە بە ئینگلیزی پێڵەن ئیکۆلۆجی. بەڵام ئەگەر بایەخ بدا بە چارەسەر دۆزینەوە بۆ پیسبوون، ئەوە پێوترێ ئینڤایرۆنمنت ساینس. ئێمە بە هەردووکی ئەڵێن ژینگە، مەفروضە وشەی بۆ داتاشین، زاراوەی بۆ بدۆزینەوە، بۆ ئیکۆلۆجیەکە چی بەکاربێنین و بۆ ئینڤایرۆنمنتەکە چی بەکاربێنین. بەنسبەت ئاو، وزە، خاک، دارستان، هەوا، هەموو ڕووەکێک، هەموو ئاژەڵێک، هەموو کانزایەک، ئەمانە سەرچاوەی سروشتین. بەڵام ئەگەر بڕەکەی زانی، قیمەتەکەی زانی، دەست بەسەرا زاڵ بوو، ئەو پێوترێ دەرامەت، پێوترێ مەوارد، ریسۆرس. ئەگەر دەرەقەتی نەهاتی، نەزانی چەنە، ئەوە پێڵەن سەرچاوە. لەبەرەوە وەزارەتی سەرچاوەکانی ئاو هەڵەیە ئەبێ بڵێ دەرامەتە ئاویەکان، وەزارەت المەوارد المائیە، نەک المەصادر المائیە. ئێمە کردومانە تەرجمەی مەصادرمان هەیە. مەصادر یعنی ناتوانانی سوودی لێوەرگری. ئەوەش حەزەکەم یعنی بیزانن. دوای ئەو فکرێ لەسەر ئاو، لەسەر هەوای بینە سەر ئاو فکرێکی خێرا وەرگرین، ئەم ڕقەمە بزانە 1.4 بلیۆن، یعنی 1000 ملیۆن کیلۆمەتر سێجار. 1.4 هزار ملیۆن کیلۆمەتر سێجار ئەوە بڕی ئاوە لەسەر ئەم هەسارەیە، ئەوەتی خوا دروستی کردووە، نە قەترەیەکی فەوتاوە، نە قەترەیەکی زیا کردووە، قەپاتە لە شوێنێکی قەپات. بەڵام جۆرەکەی تێکچووە، کواڵەتیەکەی تێکچووە، تەوزیعاتی باش نییە، مرۆڤەکان نازانن بەکاری بێنن بە شێوەیەکی دروست. هەندێ مەسادر ئەڵێ 96 با بڵێن 97 لە سا لە ئاوی سەرزەوی سوێرە، هی دەریا و زەریاکانە. 2.5 مێنێتەوە لە سا ئەوانە شیرینن. لەو ئاوە شیرینە تقریبا 70 لە سای لە ژێر دەستانیە، یعنی دەرامەت نییە، وەکو بەستەڵۆکەکان. هەمووی ئاوی شیرینە، بەڵام ئەتوانی بیخۆیتەوە، ئەتوانی ئیسیفادی لێ بکەی، ئەتوانی ڕایکەشی بۆ زراعەت و نەخێر. کەواتە ئەوە لابەرە کەمیەتێکی زۆر کەم ئەمێنێتەوە، بەڵام هێشتای زۆر زۆرە بۆ مرۆڤایەتی ئەگەر بزانین بەکاری بێنین.
ئەمە لێرە هەندێ زانە ئەو قەترە گەورەیە لە چاو کوڕەی ئەرزا ئەوەندەیە، هەموو ئاوەکانی سەرزەوی ئەوەندەن. ئەمەش ئاوە شیرینەکەی. ئەگەر کوڕەی ئەرز ئەوەندە بێ، ئەو قەترەیە ئاوە شیرینەکانە. بەس مبینە کەمە، ئەگەر بە جوانی تەوزیع بکرێ بەشی هەموو شتێکەکە. بڕوانە لێرە 35 ملیۆن کیلۆمەتر سێجا ئاوی شیرین هەیە، نەک تانکی، نەک مەتر مکعب، بە کیلۆمەتر مکعب قسەکەین، یعنی تانکێک تەسەور کە 1000 مەتر درێژ، 1000 مەتر پان، 1000 مەتر بەرز، زۆر زۆر زەخم دەرێت. چەندی وا هەیە؟ 35 ملیۆنی وا بەقەدەر 35 ملیۆنی ئەوها ئاوی شیرین هەیە. بەڵام وتمان 70 لە سای بەستراوە بە شێوەی سەهۆڵ، بەڵام 30 لە سای ناخاوە، میاهی جەوفیە. ڕووبارەکان و دەریاچە شیرینەکان 0.3، واتە ئاوە شیرینە ژێردەستەکە زیاترینی لە ژێر ئەرزایە. ڕووبارەکان هیچ نیە لە چاوەوە. بە شێوەیەکی تر ئەم 35 ملیۆنە 24 ملیۆن و کسووری کەوتمان 68 و کسوور لە سا ئەوە بەستوێتی ناتوانانی سیفادێ. ئەی چەند ئەتوانین سیفادە لێ بکەین؟ چەندی ژێر دەستەیە بە شێوەی ڕووبار و ئەتوانین سەحبیکەی؟ 10.7 ملیۆن کیلۆمەتر سێجا ئاوی شیرینی بەردەستەی مرۆڤایەتی هەیە. بە سەریعی ئەم دایەگرامە باسکەین، لە ساڵێکە سەیری وشکانێکە بکەن، لە ساڵێکە 110,000 کیلۆمەتر سێجا ئاو ئەبارێتە سەر وشکانی، بەڵام 390,000 ئەبارێتە سەر بەحر. لێرەوە 430,000 کیلۆمەتر دەبێتە هەڵم، کەواتە بەحرەکان ساڵ بە ساڵ بەرەو چێڕۆن، بەرەو وشک بوونە ڕۆن. سەیری ئەولاکە 70,000 دەبێتە هەڵم، سەودە ئەبارێت، چی ئەمێنێتەوە؟ 40,000 کیلۆمەتر سێجا زیا ئەمێنێتەوە، یەتەوە ناو بەحرەکە. ئەو تەوازونەی ڕاگرتووە. ئەمە ڕەفلی، یعنی بە شێوەیەکی تەقریبی، ئەمە بە شێوەیەکی تەفسیلی، ئەمە هەموو نەوعە تەفسیلەکانی تیا. لە غاباتەوە چەند بە هەڵم بوون هەیە، لە بیابانەکانەوە چەند بە هەڵم بوون هەیە، لە دەریاکانەوە، لە دەریاچەکانەوە، لە ڕووبارەکانەوە، بە تەفسیل تایەتی. 263 ڕووباری سەرەکی هەیە لە جیهانە، 5,500 ملیۆن، یان 5 بلیۆن و نیو بەشەر اعتیمادیان لەسەر ئاوی خواردنەوە لەسەر ڕووبارەکانە، و 1.5 ملیار بڵین اعتیمادیان لەسەر ئاوی ناخاوە. دەریاکان معدلی قۆڵیان 3 کیلۆمەتر و 794 مەترە، و وەزنیان ئەو ڕقەمەیە 1.380 لاوەیە تەن. زۆر ئەو ڕقەمە بەڕێزان، گەورەیە، زۆر گەورەیە، ینی دشلیۆن و تریلیۆنمانە ناتوانێت لەوە فەوقی ئەوانێ. ئەنجا ئەو وەزنە، ئەو بارستاییە 1/4,400 لە چاو وەزنی زەویە. وەزنی هەموو دەریاکان یەکێ بێ، وەزنی زەوی 4,400. ئەگەر ئەم کیلۆی بێ و 4,400 هەڵواسراوە لەو ئاسمانە. بەڵام لێرە کێشەیەکێ بەهۆی تەکنۆلۆژیاوە، طبعا لە 1800کانە ئیتر بەنداو دروستکە، فکری بەنداو پێش ئەوە نەبوو. وردە وردە
اعتیماد لەسەر باران کەم بووە زیاترینی کشت و کاڵەکان بوو بە چی بوو بە سەیح بوو بە بەکارهێنانی ئاوی بڵین ڕووبار و ناخاوەکان و ماتۆڕیش کە پێیا بوو ماتۆڕی ئاو ئەوە زیاتر ساڵ بە ساڵ زیاتر ئەمڕۆ تقریبا 87% لە ئاوی شیرینی سەرزەوی بۆ زەراعەت بەکارێ ئەوە تۆزێ ترسناکیشە ئەو ڕقەمە بە عمومی ئاوی شیرین 20% بەکارێ بۆ جلشتن و لەگەڵ حاجەت شتن بۆ خواردنەوە و چێژلێنان 5% بەکارێنین بۆ حەمام خۆشتن 30% بۆ تەوالێتی 45% ئەوە بە عمومی بە شێوەیەکی گشتی ئەمە دیراسەتی وڵاتی ئێمە نییە ئەمە هی ئەمریکایە لای ئێمە چەنە نازام دیراست نەکراوە کەواتە کێشەی ئاو بەڕێزان لە بڕەکەیە و لە جۆرەکەیەتی زۆر شوێن بڕی ئاوەکە کەم بۆتەوە خەڵک سری بۆ ئەگرێ بە دەبە هەفتەی دەبەیەکی هەیە و مەسافاتی زۆر زۆرە ڕۆنە تا پەیایەکەن و ئەگەر پەیاشیان کرد جۆرەکی زۆر پیسە بە تایبەت لە شوێنە سەحراویەکانە ئەمانە ببینن بۆیە شکری خوا بکەن کە ئێمە ئەو ئاو پاکە دێتە تانکیەکانمانەوە و ئەمما بنعمەتی ڕەبیکە فەحەدث کیشوەری ئاسیا بەڕێزان 60% دانیشتوانی سەرزەوی وان لە ئاسیا بەڵام ئەو بڕەئاوەی کە باسمان کرد 36% لە ئاسیایە ئەبوایە چەند بووە 60% کەواتە ئەزمەی ئاو لە ئاسیا لە هەموو شوێنە زیاترە لە ئەمریکای باکوور 8% دانیشتوانی سەرزەوی خەڵکی ئەمریکای باکوورن بەڵام حسەی ئاوەکە 15% جیهان وا لەوێ لە ئوستورالیا نفوسیان 1% کەمترە لە 1% کەمترە لە 1% دانیشتوانی سەرزەوی بەڵام 5% ئاوی سەرزەوی وا لە ئوستورالیا کەواتە ناعەدالەتێک هەیە لە کیشوەرەکانە ئەمە تەوزیحێکات لە ئایندەدا بەڕێزان بێئاوی ڕوو ئەکاتە زۆر شوێن ئەو شوێنانی کە بازنەی بۆ کردووە و بزانە وڵاتی ئێمەش کەوتۆتە یەکێک لەو بازنانەوە ئەمەش ڕێکخراوی فاو ئەم خەریتەی دروست کردووە بە گوێرەی ڕەنگە ئێمە وەکو عێراق بەر سترێسەکە کەوین کاهی ڕەنگێکی کاهیە تا منطقەی عێراق یعنی زۆر بڵین وڵات بەجێ ناهێڵین لەبەر بێئاوی بەڵام بێئاوە بین لە ئایندەدا ئەگەر نەزانین سیاسەتێکی باشمانە بێ یعنی با میسالێکتان بۆ بێنمەوە 6 هەژارترین وڵات لە جیهانە لە بێئاویە یەکێکیان ئوردونە وابزانم زۆرینەتان چوونەتە ئوردون بزانە هەستەکەی ئەو وڵاتە بێئاوە ئیدارەیەکی میاهی زۆر ڕێکوپێکی هەیە سعودیە وابزانم 2 کیلۆمەتر 2.7 مکعب ساڵانە حسەی ئاوەکەیەتی 2.7 ئیسرائیل 1.3 عێراق چەند 67 لە وڵاتە زۆر دەوڵەمەندەکانە لەبەر دیجلە و فورات 67 کیلۆمەتر مکعب تۆ حسەی ئاوت هەیە دەبڕۆ بزانە جوان تەوزیع کراوە هەمووی هاواری لێ هەڵەسێ
باشە ئەگەر 3-4 ساڵ 5 ساڵ 7 ساڵ باران نەباری ئەم ئاوەی کە لەسەر ڕووی زەویە هەیە ڕووبارەکان هەمووی وشکەکە بۆ کۆ بچین پەنابەینە کۆ ناخاو هەموو وڵاتێک لە ژێر ئەرزەکەیە خوا حیسەیەکی ئاوی بۆ داناوە ئێمە لە کاتی خۆشیە ئیزنمانداوە خەڵک بیر لێبا و هەنارەکانی بشوە لە سیتەک و لەم لاو لەولا ئایا ئەمە دروستە ئەمە ڕاستەوە بۆ تەنگانەیە ئەوە هی ئەو زەلامە نییە ئەو زەلامە ئەرزەکەی کڕیوە سەرەوەی ئەوە خوارەوەی هی میلەتە ئەوە ڕەسیدێکی استراتیجیە بۆ تەنگانە بۆیە خەڵک نیشتیمان بەجێ نەهێڵێ نەبێتە لاجئ لە وڵاتانە ئەو ئاوە سەح بەکرێ بە ئیشرافی دەوڵەت هیچ وڵاتێک ئاوا بەڕەڵا نەکراوە خەڵک بە هەوەسی خۆی دەستکاری ئاو بکە کامێ بینی هەیە جیهازێک گەینێ و بیرێک لێ بە هەوەسی خۆی بیری ارتیوازیش نزیکەی 1 ملیار کەس ئاوی پاکی نییە ئەو ئاوەی کە خواتەوە هی بەشەر نییە جا بینە سەر ڕووبارەکان و دەریاکان ئایا دەریای ناوەڕاست بۆ نمونە بەحری متەوەسط ئێستا وەکو 50 ساڵ لەمەوە پێشە 120 شار زێرابەکەی هەڵەیاتە ئەوێەوە ئەمە 100 ئەوەنگە ساڵە چۆن وەکو خۆی ئێمێنیش بەحرێکی داخراوە لەبەرەوە گەر تەماشای بحوثکەی هەزارەها جۆر لە ماسی و لە بوونەوە نەماون پیئەچەکەی خوێنیتەوە تێک چووە ئۆکسجینەکەی خوێنی تێک چووە ترشەڵۆکەکەی تەماشا چی سەیرەکەی هەمووی بەرەو تێکچوون ڕۆشتووە ئایا کاتیەوە نەهاتووە قانونێک دابنین کەفرەتەوە بۆ ئەو مەجاریە بڕاتە ناو ئەو سەرچاوەیەوە ڕۆی کاتەیەوە معالەجات هەبێ بە 3-4 حەوز ئیشەکە حەلە بێ جا هەندێکی ئەگەڕێتەوە بۆ مەجاری هەندێکی ئەگەڕێتەوە بۆ کارگەکان هەندێکی ئەگەڕێتەوە بۆ بەکارهێنانی مێر و قڕکەر موادی بڵین بۆ ئافاتی زیراعی کە بەکاردێت هەندێک موادی زیراعی کە بەکاردێت دوای باران دوای ئاودان ئەو ژەهرە دێتەوە ناو ڕووبارەکان ئەبێ ئەو ڕووبارە چی تیا بێ یا بڵین چی تیا نەبێ لە زەهر یان تەسەوورەکەی ئەو ئاژەڵانە کە لەو ئاوە ئەخۆنەوە گۆشتەکەی سەلامە دەبێ حیوانی فەقمەتان بینیوە لە تەلەڤیزیۆنە کە لە قوتوبەژی لە گۆشتەکەیە DDT دۆزراوەتەوە کە لە حەفتاکانە منع کراوە بەکارە بۆ کوشتنی حەشەرات زۆر ماسی ئێستاش هەر لەو گۆشتی ئەوە هەیە لە بەحثێکە ئەو ئافرەتانی کە مناڵیان و شیرە دەن بە مناڵ لە ئەمریکا فحسی شیرەکەیان کرد DDT تایە بۆ ماوەتیان شیری قوتویان بنێ چونکە ئەوەنە لەو گۆشت و لەو ماسی و لەو شتانەیان خواردووە حتا زۆر معلبات هەیە لی نووسراوە لە هەفتەی جارێ زیاتر مەیخۆ بۆیە ئەو ژەهرە کۆنە بێتەوە لە لەشتا موادی ترسناکمان هەیە پێوتر مواد السامە والخەطیرە ئەوە نابێ لەگەڵ زبڵی ماڵانە کۆکرێتەوە لێک شوێنە فڕێ بدرێت شەریکەیە بێت لە پڕ ئاگری تێبەراو بیسووتێنێ هەرج مادەیەکی پلاستیکی کە سووتێنرا ژەهرێک لێوە یەتە دەرە پێی وترێت دایۆکسین دایۆکسینەکان 200 نەوعن هەر 200 مسببە بۆ سەرەتان بۆی ئەڵێم سووتاندن جەریمەیە لە تایلەند وابزانم لە دستورەکەیانە لوبنانیش وا بکە بیخاتە دستورەکەیەوە کە سووتاندن قەدەغەیە نابێ قەت شت سووتێن ئێمەین تایە سووتێنین وەڵامە چه نەورۆزە
لە ناو بەحرا مشکلەی تر هەیە، مشکلەی ئەم کەشتیە قورسانە کە نەوت هەڵگرن زۆر جا تووشی کارەساتە بن، ژینگەکە کاولەکەن بەڕاستی. ئەوە لە هەلیکۆپتەرەوە گیراوە بزانە ئەو بەحرەی چی لێ کردووە. یاخود لێرە جۆرە پیسکردنیەکمان هەیە، مەوادێکە زەهراویە ئیتر بەکار نایە ئەچن لەو شوێنە فڕێن. ئەوە دوایی تەمان ئەڕزیێ، ئەوە چێتە خاکەکەەوە وردە وردە ڕاتە خوارێ، دوای چەند ساڵێ ئەگاتە ناخاو. تۆ 5 کیلۆمەتر لەولاو بیرێ لێ ئاو دەرێنی ئەو مەوادە زەهراویەی تایە. پیلێکی سەعات، پیلێکی کامێرا، پیلێکی لەم ئەوانی کە چارجەکرێنەوە 100 ملیۆنێ لتر ئاو پیزەکە یەک دانی بچکۆلە. ئێمەین بە تەن کۆیەکەینە بابە ئەمە مەوادی خەتیرەیە. ئەمە 20 ساڵ لەمەوە پێش لە وڵاتە پێشکەوتوەکانە مامۆستا چەپڵە بۆ تەلەڤیزیۆن کە باتریێنێ بۆ مەکتەب ئەیخاتە تەنەکەی زبڵەکەوە دەرەجە وەرەگرێت، بۆیە تێکەڵی زبڵی بەلەدیە نەبێت. ئەمانە کە پڕ بوون شوێنی تایبەتیان هەیە، یەکۆکرێتەوە بۆ ئەو شوێنە تایبەتانە ئەبرێت. مواسەفاتی ئەو شوێنە تایبەتانە زۆر قورسە، بەڵام ئەتوانین ئێمە حەلی بۆ بدۆزینەوە. حاویاتی تایبەت دەهێنین ئەیانکەینە ناوی لە شوێنێکە حراستێکیان بۆدانی هەتا شوێنی زۆر تایبەتی بۆ دروستەکرێ دەرەوەی شار. ئیش ئەکرێ بەڕاستی، یان تۆ تەسەوور کە جاری وە حوتێکی ئاوها کە گەورەترین زیندەوەرە لە هەسارەکە لە کوورەی ئەرزا، لە حوت گەورەتر و بەهێزتر نییە. ئەو چەوری نەوتە ئەو مەوادانە ئەو حوتەی کوشتووە، کەواتە چیتری لە ناو بردووە. خەڵک ئیژەکە، بەڵام ئیشەکە لە ئاستی ئەو کێشانانیە. ئەمە لە ژێر بەحرە تەماشاکەی ئەو هەموو خاشاکە ئەدۆزیتەوە. جاری وایە باخیرەیەک کە ئەشۆرێ بزانێت چ پیساییەک بڵاوە کاتەوە، بە مەلاین ماسیە کوژێ. ئەمە ناو باخیرەکەیە مەوادی بە شۆڤڵ مەواد بڵاوەکەنەوە بۆ شۆردنی، ئەی دوایی بۆ چۆ ڕواوەکە فڕێنەوە دەریاکە. ئەمە بە مناڵی ئەم کیسەڵە ئەڵقەیەک سەری پیا کردووە، دوایەوە 60-70 ساڵ ژیاوە مشەوەهی کردووە. ئەمە لە زبڵە خەڵک فراتە بەحرەکە و لە باخیرەیەکەوە. ئەمە لەم بەینا مصەورێک خۆی کرد بە جەزیرەیەکە 2000 میل دوورە لە نزیکترین ئاوەدانیەوە، بە ڤیدیۆ هەیە بەڕاستی پیا و موچەرکەی پیایە. هەموو تەیرەکانی بینن لە فەوتاندنان لەو دەوروبەرایەنەوە، لەویا بۆتە مەقبەرەیەک کەتر کە ناوسکیان هەڵە دڕێ هەمووی کەلوپەلی ئینسانە کە فڕێیەوە لە باخیرەکانەوە فڕێیەوە. زۆر جاریش هەر لە قەراغ بەحرەکان خەڵک کاچن بۆ مەلەو بۆ سیاحەت وەمانە بەهۆی شەپۆلی دەریاکانە وردە وردە ئەیبا ئەیگوێزێتەوە بۆ شوێنێکی تر. یعنی لەم بەینا بەعزێ کەشتی لە تسۆنامەکەی یابانە لەم بەینا گەیشتۆتە ئوسترالیا، هەر ئاوەکە هێناوێتی. ئەوە ژێر بەحرە تەماشا کە بزانە چی تیە. ئەنجا کێشەی بۆتڵی پلاستیکی و وتمان ئیش ئەکرێ، بەڵام لەو ئاستانیە لێرەدا ئەوەستین بە ڕێزان کۆتایی ئەم بەشە. هیوادارم کە سوودی هەبێ بۆ هەمووتان. بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام پەیوەندی بکە بە کۆمپانیای سکای ئارت بۆ بەرهەمهێنانی هونەری. ژمارەی مۆبایل هەولێر 0850 420